ئەو مۆزەخانەیەکی نوێیە وەک زۆربەی ئەو کەسانی لەناو جەرگەی ئەو پێشەنگایەدان. پێشەنگای مۆزەخانەی جەنگی منداڵی لە واشنگتن ئەو کەرەستە و خاسیەت و تایبەتمەندی و بەڵگەنامانە دەگرێتەوە و چیرۆکی ئەو منداڵانە لە خۆ دەگرێت کە لە کاتی جەنگدا گەورە بوون. لەنێو ئەوانەدا میلینیا سیدمۆگۆڤیچ کە گەیشتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ هەندێک لە جلوبەرگی کە بە کۆڵیەوە بوو. ئێمە پەنابەری بۆسنەیین لە ساڵی 1993دا هاتوین بۆ ئێرە. من هەمیشە شتێکی زۆر ئازیز و بەنرخ خەڵدەگرم و هەرگیز وازی لێ ناهێنم. ئەویش ئەو پەتۆیەیە کە لەگەڵ خۆمدا هێناومە. من هاتم بۆ ئەو وڵاتە بە جانتایەکی پلاستیکی و ورچێکی خوری منداڵان کە داومە بە کچەکەم. ئەم شتانە زۆر بەنرخن بۆ من. مۆزەخانەکە بوارێک دەدات بە گەنجە ڕزگاربووەکانی جەنگ کە چیرۆکەکانی خۆیان نیشانی جیهان بدەن. و یەکەم جار گوێبیست بوون سەبارەت ئەو منداڵانەی کە لە جەنگ ڕزگاریان بووە کاریگەریەکی زۆری هەبوو لەسرم و پێم وایە دەبێت خەڵکی زیاتر دەربارەی ئەوانە بزانن. تۆ فێری چەند لایەنێکی جیاوازی چیرۆکەکە دەبی. لە ڕاستیدا زۆر جار تۆ گوێبیست نابی دەربارەی ئەو منداڵانە کە بەسەرهاتیان هەیە. تۆ گوێبیستی زۆرکاری خراپ دەبی کە پەیوەندیان بە جەنگەوە هەیە. لە ڕاستیدا ئەوە هیوا و ئەزمموی خۆڕاگری و مانەوە لە ژیان دووپات دەکاتەوە. فاڵی بودۆ کە لە کۆمەڵکوژیەکەی کەمبۆدیا ڕای کرد لە خێزانێکی گەورە لەدایک بووە. بەڵام تەنها 4 لە ئەندامانی خێزانەکان ڕزگاریان بووە، 2 لە خوشکەکانی لەگەڵ دایکیان. من راپۆرتێکی مێژووی زارەچیم لە ئەزمموی خۆم هێناوە کە خوشکەزایەکم وەک پرۆژەیەک لە قوتابخانە بەکاری هێناوە. ئەوە زۆر گرنگ بوو کە لە ناو هەموو کەسێکدا هاوبەشی بکات. لەبەرەوەی زۆر گرنگە تا هوشیاری بدرێت دەربارەی منداڵی لە جەنگدا. من یەکێکم لەو کەسانەی کە ڕزگاریان بووە لە جەنگ لە ماوەی ڕژێمی خەمی ڕۆژ لە کەمبۆدیا لە ناوڕاستی ساڵانی هەفتاکان. ئەو کات تەمەنم 5 ساڵ بوو. لەوەتای لە سەرایڤۆ کراوەتەوە مۆزەخانەکە ئەو کاڵایانەی کۆکردوتەوە کە منداڵانی جەنگ لە سووریا و ئۆکرانیا خاوەنیان و پەیوەندیەکی نزیک ماوەتەوە لەگەڵ قوربانیانی بۆچنی و کەمبۆدی لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا. دامەزرێنەری مۆزەخانەکان دەیانەوێت هاوکاری لەگەڵ مۆزەخانەکانی تری ئەمریکادا بکەن بۆ دامەزراندنی مۆزەخانەی تری هەمیشەیی لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکادا. هیوادارم ئەو بۆنەی ببێت بە یەکێک لەو بۆنە گرنگانی ئامادەبووان تێدا زیاد بکەن لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و بۆ هەرکوێ بچێت خەڵک وەک پرۆژێکی جیهانی بیناسێت و نابێت سنووردار بکرێت تەنها بۆ بۆسنا و هەرزەگۆڤینا. ڕزگاربووەکان دەڵێن بەسەرهاتەکانیان جیهانین و هەروەها ئەوەش پەیامی ئەوانە بۆ میوانەکانیان. لەوانەیە نەتوانن وشەکان بخێننەوە. وایە لەوە هەست و سۆزەتیە بگەن، بەڵام ئەوان سەماکان دەبینن، ئەوان یاریی منداڵەکان دەبینن، دایکەکان دەتوانن پیان بڵێن کە منداڵان بەناو جەنگدا دەڕۆن، پێویستە وریابن لەوە و ئێمە پێویستە جەنگ بۆستێنین. لە کاتێکدا ئەوە زۆر گرنگە چیرۆکەکانیان دەربارەی جەنگ بگێڕنەوە. ڕزگاربووەکان دەڵێن بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە منداڵان بپارێزن لە بوونی ژیانێک کە لەناو ئەو بەسەرهاتانەدا بێت.